سڵاتان لێبێتەوەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئێوارێ بە شێوەیە ڕاستەخۆ و بە یارمەتی هاوکارانم لەم پرۆگرامە نوێدا لەگەڵتان نابم هیوادارم هەمولایەتان لەش ساخ و تەندروست بن بە خۆشحاڵی و سپاس بەخوا کاتوانین بڵێن کە حاڵەتەکانی توژم بە ڤایرۆسی کۆرۆنا و هەروە قوربانیانی ئەم ڤایرۆسە ڕووی لە کەمبوونەوە کردووە ئیشەڵڵا بە هەر هەمومان بە هاوکاری یەکتری و هەروە بە پابەندبوون بە ڕێنماییەکانەوە ئەم بارودۆخە ناخۆشە شتێ پەڕەنین و هەروە حاڵەتەکان زۆر کەمە بنەوە بە هیوای زوو چاکبوونەوە بۆ هەموو توژبوانی ڤایرۆسەکە خۆشەویستانی ئەمە بۆ ئەمڕۆ باز لە بەشی گوچی لێ دەستکرد دەکەین لە نەخۆشخانەی شارۆک دەزانین کە ئەم بەشێکێک وەلەو بەشانەی کە بە بەردەوامی لە هەر بارودۆخێکە کارەکانیان نەوەستاوە شەو ڕۆژکاریان کردو چونکە یەکێکە لە بەشە هەستیارەکان کە هەمیشە نەخۆش سەردانیانەکات لە 24 کاتژمێرە نەخۆش سەردانی ئەم بەشاکات و ئەوانیش وە کارمەندانی ئەو بەشات توانین بڵێن زۆر ماندوونە ناسانە بە بەردەوامی کارەکەن و لەژێر هیچ بارودۆخێکە کارەکانی خۆیان نەوەستانوە ئەمڕۆ باز لە بەشەکەکەی ما بزانین بەشی گوچی لێ دەستکرد چییە و هەروە کارەکانیان چۆنە و کە کاتێک نەخۆشێک گێتە ناو ئەم بەشەوە چی بۆ ئەکەن میوانەکەم کاگۆران محەممەدە کە کارمەندی بەشی گوچی لێ دەستکردە لە نەخۆشخانەی شار کاگۆران بەخێربیت زۆر سپاس بە ئامادەبوونت گەڵانی گەلی کوردستان بۆ ئەم دەرفەتەکە ڕەساندی بۆمان بتوانین باسی بەشێکی کەم بکەین لە گوچی لێ دەستکرد هیوادارین کاگۆران وەکو لە سەرەتای قسەکانیش بە ئاماژەم پێکرد کە بەشی گوچی لێ دەستکرد لە نەخۆشخانەی شار دەتوانین بڵین یەکێکە لەو بەشانەی کە کارەکانی نابێت قەت بوەستێنرە لە بەرەوەی بەشێکی هەستیارە بە بەردامی ببوورە نەخۆش سەردانتانەکات بەتایبەت لەم بارودۆخی ئێستاە کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێستا و لە ماوەی ڕابردووشەوە هەروەها بۆی بایکۆت و پێنەدانی و چەشەوە ئێوە کارەکانتان هەر بەردەوام لە ماوەی 24 کاتژمێرە بەتەئکید لە هیچ حاڵەتێکە هیچ سنتەرێک نەکەر سنتەری ئەمە هیچ سنتەرێکی شوشتنەوەی گوچیلە ناوەستاوە لە ئیشکردن بە بەردەوامی بە 24 ساعتی ئیشمان کردووە و بەردەوامی ژەبین هیچ شتێک ناتوانێت مامۆستێنێت سەلامەتیتان بۆ خوازین بۆ ئێوە هەموو کارمەندانی ئەو بەشە ماندوو نەبن کاک گۆران کە ئاڵین بەشی گوچی لێ دەستکرد تەنانەت بەخۆشمەوە ینی لاواچێ زۆرمان تەسەوڕ و لێ تێگەشتمە بۆ ئەم بەشا بکە بە شتێکی ترسناک لێ تێبگەین یاخود ڕاستە خۆی نەخۆشەکە نەخۆشێکی سەختە و هەروە ئەو نەخۆشانەشی کێنە ئەم بەشە پێویستیان بە چاودێری ورتەیە و پێویستە بە بەردەوامی چاودێری بگرێن لەلایەن ئێوە و دکتۆرە بەڕێزەکانەوە کە کاتێک نەخۆشێکێت بۆ ئەم بەشە چی بۆ ئەکەن کارەکانی بەشی گوچی لێ دەستکرد چییە؟ سەرەتا گورچیلی دەستکرد واتە شوشتنەوەی گورچیلە بۆ مانایی کە ئەو نەخۆشانەی کە توانای گورچیلەکانیان سز بووە توانای پاڵاوتن و کردنە دەرەوەی ئەو مادە زیان بەخشانیان نییە کە لە لەشیانە هەیە لە ڕێی شوشتنەوەی گورچیلەوە ئەتوانین ئەو مادانە ئەو شلەمانیە زیایی کە لە لەشیانایە ئەو مادە زیان بەخشانە بکرێتە دەرەوە سەرەتا کە نەخۆشیەتە لای ئێمە لە ڕێی فەحسەکانیەوە دکتۆرەکان تەشخیسی ئەەکەن بڕیاری ئەوەیان کە ئەمە گورچیلەی سز بووە و پێویستی بە شوشتنەوەی گورچیلە هەیە لەم حاڵەتەیە لە ڕێی سیڤیلاینەوە لاینی بۆدا ئەندێت سەرەتا لە ڕێی دکتۆرەکانەوە بۆیدا ئەندێت و دوای ئەوە بڕیاری غەسلەکەی بۆ ئەدرێت ئێمە غەسلەکەی بۆ ئەەکەین غەسلەکەی سەرەتا 2 سەعاتی بۆ ئەەکەین ڕۆژی یەکەم ڕۆژی دووەم 2 سەعات و نوی بۆ ئەەکەین دوای ئەوە کە کەوتە سەر غەسل بەدائیمی 3 سەعات بۆ 4 سەعات هەموو نەخۆشێک هەفتەی 3 ڕۆژ یان 2 ڕۆژ پێویستی بە غەسل ئەبێت نەخۆشەکانی ئەم بەشە نەخۆشێکی دایمن بە بەردەوامی سەردانی بەشەکەی ئێواکەن چونکە بە پێی جەدول پێویستیان بە شوشتنەوەی گورچیلەیە بەتەئکید هەفتەی 3 ڕۆژ یان هەفتەی 2 ڕۆژ هەموو نەخۆشێک پێویستی بە غەسلی گورچیلە ئەبێت ئەو کاتەش دکتۆرەکە دیاری ئەکات کە ئایا 3 ڕۆژی ئەوێت بە پێی فەحسەکانی 3 ڕۆژی پێویستە یان 2 ڕۆژی پێویستە لە هەفتەیەکە 3 ڕۆژ یان 2 ڕۆژیەتە لای ئێمە بۆ شوشتنەوەی گورچیلەی و دوایەوە ئەچێتەوە ماڵەوە وەکو شتێکی ئاسایی ینی شوشتنەوەی گورچیلە شتێکی ترسناک نییە بە تایبەتی وەکو خۆت ئاماژەت پێەیە کە وەکو شتێکی ترسناک لە ناو خەڵکە بڵاوبەتەوە بەڵام شتەکەوە نییە ڕاستە شتەکە قورسە ناخۆشە کە ئێمە هەموو کات شوباندومانە بە سەرەتان کە یعنی شتەکە ناخۆشە بەتەئکید بەڵام هیوایە کە بۆ ئەوەی کە نەخۆشەکە بتوانێت باش ببێت بتوانێت بەردەوام بێت لە ژیان و بەردەوام بێت لە ژیان و ژیانی ئاسایی خۆی بەڕێکات بتوانێت زەرع بکات و بکەوێتەوە ژیانی ئاسایی خۆی
ڕاستە پێگومان کە نەخۆشەکە خۆی نەخۆشێکی قورسە بەڵام بە هەوڵ و ماندووبوونی ئێمە واکات کە نەخۆشەکە لەو بەشەکە کاتێ پێویستی بە شوشتنەوەی گورچیلەیە دواتر ژیانی ئاسایی خۆی بکات و تەندروستی جێگیر بێت زۆر نەخۆشمان هەیە ینی کە شوشتنەوەی گورچیلەکە دوایوەچێتەوە سەر ئیشی خۆی سەر کاری خۆی و هیچ کێشەیەکیشی نییە. باشە کاگۆران ڕۆژانە نەخۆش سەردانی ئەم بەشاکات ئەخود لە ڕووی ژمارەی نەخۆشەوە ئایا زۆرە بۆ ئەم بەشە؟ ڕۆژانە بەلانی کەمەوە 40 نەخۆشمان هەیە ئێمە بە نەخۆشی سەرجەدۆلیشمان نزیکی 80 نەخۆشمان هەیە کە هەفتانە ئەم 80 نەخۆشە هەفتانە هەفتەی 2 جار یان 3 جار یەک بۆ غەسل و شوشتنەوەی گورچیلی بۆکەین بە بەردەوامی ڕۆژانە بەلانی کەمەوە 40 نەخۆشمان هەیە ینی ڕۆژانە 40 نەخۆش شوشتنەوەی گورچیلی بۆکەین بێژگە لەوانەی کە لەسەر جەدۆڵ و جەدۆلیان بۆ دانراوە بەدەر لەوەش ینی حاڵەتی ئەمەرجەنسی هەیە کە ڕوتان 24 ساعتی هەموو ڕۆژێک 24 ساعتی حاڵەتی ئەمەرجەنسیمان هەر هەیە. باشە کاتە بەهۆی ئەو لۆدە زۆرەی کە لەسەرتانە ینی ئەو ژمارە زۆرەی نەخۆشەکە ڕۆژانە سەردانتانەکات لە ڕووی جیهاز و هەروە ئەو ئامێرانەی کە پێویستە بۆ نەخۆشەکانی بەکاربێنن چۆنن لەو ڕۆ؟ ئێمە خۆی دە جیهازمان هەیە نۆ جیهازمان داناوە بۆ نەخۆشانی کە هیچ ڤایرۆسێکیان نییە جیهازێکمان داناوە بۆ نەخۆشانی کە تووشی ڤایرۆسی کەبەدی ئەبن ڤایرۆسی جگەر چکە ئەو نەخۆشانی ئێمە زیاتر معڕەزن بۆ ئەوی کە تووشی ئەو نەخۆشیە ببن تووشی ڤایرۆسی کەبەدی ببن جیهازێکمان داناوە بۆ ئەو نەخۆشانە بە خۆشحاڵیەوە لە ستانداردی جیهانیە تا ڕێژەی لە 100 ئاساییە بۆ ئەوی کە نەخۆشەکان تووشی ڤایرۆسی کەبەدی ببن بەڵام لای ئێمە ساڵانە ساڵی پار لە 0 بۆ ڕێژەکەمان بە خۆشحاڵیەوە بە هەوڵ و ماندووبوونی هەموو کارمەندان و ستافی ئەو بەشە توانیمانە هیچ نەخۆشێک تووشی ڤایرۆسی کەبەدی نەبێت ساڵی 2010 هەر لە 0 بووە ئەم ساڵ لە 1 بووە کە ڕێژەیەکی زۆر ئەمەجێ دڵخۆشیە زۆر ئەگەر نەخۆشەکە کە تووشی ڤایرۆسی جگەر بێت بارودۆخەکە قورسترە بێت بەتەکید پێویستی بە چاودێری زیاترە بێت و بێجیا بکرێتەوە لەو نەخۆشانی کە ڤایرۆسەکەیان نیە چکە معڕەزن ئەو کاتە بۆ ئانیش بۆ توشبوون بۆ ڤایرۆسە. باشە کا گۆران بەگومان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەمیش خۆی لە خۆی دایانی ئەوش معڕەزە کە هەمومان تووشی بین بەتایبەت ئەو کەسانی کە نەخۆشیی درێژخرانیان هەیە و بەتایبەتتر نەخۆشی گورچیلە کە ئەم واکات کە سیستەمی بەرگری لەشە دابەزێت ئەم نەخۆشە ناتوانێت زۆر مقاوم بکات لەگەڵ ئەم نەخۆشیایە هیچ نەخۆشێکی گورچی لە هەبووە کە تووشی ڤایرۆسەکە بۆ بێت لە لای ئێوە بەتەکید ئەو نەخۆشانی ئەمەش توش بوون چکە مەناعیان کەمترە معڕەزترن بۆ ئەوانەی کە بۆی کە تووشی ئەم ڤایرۆسی کۆڤید 19 ببن کە بە خۆشحاڵی و نەخۆشەکانمان زۆر پارێز ئەکەن زۆر تێکەڵاوی خەڵک نابن ئێمە 3 نەخۆشمان تووشی ئەم ڤایرۆسە بووە بەداخەوە نەخۆشیشان گیانی لە دەستدا و نەخۆشەکەشیان باش بوون لە ئێستا نەخۆشی ترمان نییە یعنی کە توش بوو بێت لەو حاڵەت هەیە بەڵام کارمەندەکانیشمان بەتەکید هەمانە توش بووە نەخۆشە باس لە کارمەندەکانیش بکەین کە ئەوانیش وەکو باسمان کرد کە ڕۆژانە کارەکەن ینی بەشێکە کە هەرگیز ناوەستێ لە کارکردن ڕۆژانە چەند کاتژمێر کارەکەن و هەروە لە ڕووی ژماری کارمەندەوە چۆنن ئێمە 2 شەفتمان هەیە شەفتێکیان بەیانیانە شەفتەکەی ترمان خەفارەتە و لە سەعات 1ەوە بۆ سەعات 8 بەیانی لە خەفارەتە ئەبن بۆ 24 ساعتی ینی نەخۆشمان هەر هەبێت 24 ساعتە هەر کارمەندی لێ و ئامادەیە بۆ هەر نەخۆشێک کە بچێت بۆ غەسلی گورچیلە ینی نەخۆشەکە کارمەندەکانیشمان 4 کارمەندمان تووشی ڤایرۆسی کۆڤید 19 بوون کە دوانیان ئێشتا لە کۆناغی چارەسەرکردنان دوانیشمان سپاس بەخوا کە چاک بوونەتەوە گەڕاونەتەوە سەر ئیش و کارەکانی خۆیان بارودۆخی تەندروستیان باش زۆر باشن نەخوا سپاس بەخوا کا کارمەند کاک گۆران بمبۆرە ئەمە بپرسم کە لە ڕووی خۆپارێزیەوە ینی ئەو کارستانێک ئێوە پێویستانە بەتابەت بۆ ئەم بەشە هەمووی لە بەردەستایە کارمەندەکان هەمووی بەکار ئێمە لە ڕێی ئینفێکشن کۆنتترۆلی خستخانی شارەوە توانیوانە هەموو ڕێنمایەکان وەرگین ئێمە پێشەوەی ڤایرۆسی کۆرۆنا بێت هەر لە بەرگریا بووین لەگەڵ ڤایرۆسی جگەریە کە هەر خۆپارێزیمان کردووە هەم کارمەندەکان هەم نەخۆشەکان خۆپارێزێکی تەواومان کردووە لە ڤایرۆسی کۆرۆنا شاد خۆپارێزیەکەمان زیاتر کردووە بە خۆشحاڵیەوە بەشی ئینفێکشن کۆنتترۆلی نەخۆشخانی شار
توانیوێتی هاوکارمان بێت هەموو ڕێنماییەک هەموو ئامێرەکانی خۆپارێزیان بۆ دابین کردوین سوپاسیانەکەین کە خۆپارێزی تەواو ئەەکەین بە کاتی بەستنی نەخۆش و هاتوچۆی نەخۆش لە بەشەکەمانە. زۆر باشە. ئەمێ بپرسم کا گۆڕان کە بەگومان مامەڵەکردن لەگەڵ نەخۆشاکە زۆر گرنگە بەتایبەت کە نەخۆشەکە بەردەوامی سەردانی نەخۆشخانەکەی ئێوە بکات. مامەڵەکردنی کارمەندانی بەشەکەی ئێوە ینی تاشان مامەڵەیەکی هێمنانەیە ڕاستە ئیشەکە ئیشێکی قورسە و هەروە لۆدێکی زۆر لەسەر ئێوەیە بەڵام تاشان توانیتانە ینی بە مامەڵەکردن ئێوە جارێکی کە بتوانن ببن بە پشتیوانێکی باش بۆ نەخۆشەکان. ئێمە هەموو کارمەندەکان بە گیانێکی زۆر پاک بە ڕۆحێکی زۆر تەندروستیەوە یارمەتی نەخۆشەکان ئەیان کە بە خۆشحاڵیەوە هەموو نەخۆشەکان لە کارمەندەکان ڕازین. نەخۆشی وامان هەبووە کە نردومانە بۆ سنتەرێکی ترماڵی لەو سنتەرەوە نزیک بۆ منە لە قرگە بووە لە خەسخانەی شۆڕش بووە بە زۆر و توێتی ناچم چکە تەعامل و هەڵسوگۆتی کارمەندەکانی ئێوە زۆر باشە. من دڵم نایە کارمەندەکان یعنی ئەو تەعاملە باشیان هەیە لەگەڵمانە ناتوانم بەجێیان بێڵم. چەند نەخۆشی وامان هەبووە ینی کۆنتاکتێکی زۆر باشمان هەیە لەگەڵ نەخۆشەکانە چکە بە بەردەوامی هەفتەی سێ ڕۆژیانە لای ئێمە بۆ ماوەی چەند کاتژمێرێکی ژەمێنەوە بە تەئکیدی ینی هەمانە هەر سوعبەت و قسە و هینیشمان لە نێوانان دروسە بێت زۆر تەعاملی جاری وایە هاتوچۆی بۆ ماڵیان یان بۆ دەرەوەیان بۆ شوێنێک ئەتا پەیوەندیش دروست بووە لە زۆر بەگوان ئەمە جێی دڵخۆشیە. کا گۆران ئەمێ بپرسم کە ڕاستە لە قسەکانی پێشومانە باسی بایکۆت و بێموچەیمان کرد کە ئەمە بەتایبەت کاریگەری زیاتر هەبوو لەسەر کەرتی تەندروستی. ئێوەکو کارمەندی بەشەکانی بەشەکەی خۆتانان هیچ کارمەندێکتان بایکۆتی نەکەرا بارودۆخەکەش بێگومان لەسەر ئێوە قورس بووە. ئێمە لە هیچ بارودۆخێکە کارمەندەکانمان بایکۆتیان نەکردووە. مانای ئەوە نییە کە ئێمە ناڕازی نەبووین بەوەی کە موچەمان نییە ناڕازی نەبووین کە موچەمان دواکەوتووەیان لەو بابەتانە بەڵام کارمەندەکان کە سەیری نەخۆشەکان ئەەکەی ناتوانیت خۆت یعنی ڕۆحت ناتوانێت نەخۆشەکان بەجێ بێڵێت کە ناتوانێت کە بچی لە ماڵەوە دابنیشیت و نەخۆشەکەت لەبەر چاوتانی گیانی لەدەستبات چکۆ نەخۆشانی ئێمە هەفتەیەک غەسلی بۆ نەکەیت نامێنن لە ژیانە چکە هەموو ئەو شلەمانیان لە نەشیاکە ئەو بێتەوە و دوایی ئەخنچێت. هیچ کارمەندێکمان نەبووە بڵێ من بایکۆت ئەەکەم بڵێ من نایەمەوە بۆ دەوام بە خۆشحاڵیەوە ئەوە تەقدیرێکی زۆرە بۆ کارمەندەکانمان. دەستان خۆش بێت هەمیشە ئیشەڵڵا هەر بەردەوامە بن و لەش ساخە بن. کاک گۆران پێم خۆشەکەمێک باسی ئەمەلیەی خەسلی گورچی لەشمان بۆ بکەیت کە ئەوکو خۆ لە سەرەتای قسەکانیش ئاماژەمان پێ کرد کە خەڵک بە ئەمەلەیەکی ترسناک ینی بە کارێکی ترسناک لێ تێگەشت خۆ دڵات ئەمە جێی پرسیار بێ لە هاوڵاتیان کە غەسلی گورچی لەش چۆن ئەکرێ بۆ ئەم نەخۆشانە. هەروەکو وتم لە سەرەتایەکە نەخۆشەکەیت لە ڕێی سیڤیلاینەکەوە لە ڤێنەکانەوە لە جەگونەرڤینەوە لاینێکی بۆدا ئەنجێت باشە لەم خوێنبەرەوەی ئێرەوە لاینی بۆدا ئەندێت لەڕێی ئەمەوە ئەتوانین لە ڕێی خوێنەوە یعنی دوو لاینی ئەبێت یعنی دوو شوێنی ئەبێت بۆ گەڕانەوەی خوێنەکەەوە بۆ هاتنە دەرەوەی خوێنەکەش خوێنەکە لە ڕێی جیازەکەەوە هێن یەتە دەرەوە لە ڕێی فلترێکەوە فلترێشن ئەکات هەموو ئەو مادە زیان بەخشانێکە لە لەشی نەخۆشەکە هەیە ئەکرێتە دەرەوە لە ڕێی زێرابی تایبەتیەوە کە دروست کراوە لە بەشەکەمانە تێکەڵی زێرابی نەخۆشخانە نابێت زێرابێکی تایبەتیە چێتە دەرەوە و نامێنێت دوایی ئەو کە ئەو فلترێشنە ئەکات بۆ لە خوێنی نەخۆشەکەیە خوێنە پاکەکەی ئەچێتەوە ناو جسمی نەخۆشەکە و هیچ کێشەیەکی بۆ دروست نابێت هیچ ئازارێکی نییە هیچ ناڕەحەتیەکی نییە ینی شتێکی زۆر ئاسانە و زۆر باشەکە بە بەردەوامی ئەوەیە کە ئەبێ بە بەردەوامی تاکو ئەو کاتی ئەتوانێت زەرع بکات نەخۆشەکە زەرعی گورچیلە بکات کە زەرعی گورچیلێ کرد ئەو غەسلەی پێویست نییە و ئەگەڕێتەوە ژیانی ئاسایی خۆی و توانێت بۆ ماوەیەکی دیاریکراوە بێت تێکەڵی خەڵک نەبێت بەڵام دوایەوە توانێت بگەڕێتەوە ژیانی ئاسایی خۆی بچێتەوە سەری شوکاری خۆی چەند نەخۆشێکمان هەبووە ینی زۆر نەخۆشمان هەبووە کە بۆ حاڵەتە تێپەڕیەوە ئێستا لە ژیانی ئاسایی نەخۆشەکان خۆتان ڕەنمای نەخۆشەکانەکەن کە بەتایبەت لەم بارودۆخی ئێستاکە زۆر تێکەڵاوی خەڵک نەبن یاخود نەشنە قەرەباڵخی شوێنە گشتەکان بەتەکید هەموو هەر لە سەرەتای بڵین لە سەرەتای مانگی دووە کە ئەم ڤایرۆسە بڵاوبەتەوە ڕێنماییمان بۆ نەخۆشەکانمان بە بەردەوامی هەبووە هەموو کاتێک بە قسە و بە
کردار ینی شتەکانیان بۆ ڕوون ئەەکەینەوە کە حاڵەتەکە بۆ ئەمان زۆر خراپترە کە توش ببن لەوانەیە نەتوانن بەرگەی بگرن لەوانەیە زۆر ناڕەحەتیان بکات بە بەردەوامی ڕێنمایانەکەین کە تێکەڵاوی خەڵک نەبن نەشنشێنی قەرەباڵخی مەئەسف بکەن دەستکێش نەدەستکەن کە ئەچنە دەرەوە کە یەن بۆ غەسل یعنی لەو حاڵەتانەیە کە ڕۆنەوە بە بەردەوامی لەناو قاوشەکانیشمانە هەموو نەخۆشی و مڕافقەکەی ئەبێ ماسکی پێوە بێت ئەبێ دەستکێشی لەدەسا بێت ئینجارەوە نەتوانین داخڵی نەخۆشی بەشەکەی بکەین. کە گۆران باسی حاڵەت ئێمەرجنسیەکانیش بکەین ینی ئەو حاڵەتانە چین کە بە شەوکی کتۆپڕ و ئێمەرجنسی ئەهێنرێت بە بەشەکە ئێوە. ئەو حاڵەتانە ئەوەیە کە نەخۆشەکە خۆی پارێز ناگات شلەمەنی زۆر ئەخواتەوە باشە کە ئەم شلەمەنیە زۆری خواردەوە لە لەش یا کۆ ئەبێتەوە هەناسەی تون ئەکات کە هەناسی تون کرد داخلی تەواری ئەبێت و پێویستی بە غەسل ئەبێت بۆی لە ڕێی غەسلەکەەوە ئەو مادانی کە شلەمەنی کە لە لەش یا کۆ بێتەوە بیکەینە دەرەوە هەناسەتونیەکەی نەبێنێت و باش ببێت وەزعی یان ئەو نەخۆشانی کە یعنی بەش بڵێن یوریا و کریاتینیان زۆر بەرزە ناڕەحەتیانەکات لەو حاڵەتانەیە پۆتاسۆمیان بەرزە و پێویستیانە غەسلیان بکرد مەنجنی هەر هەناسەتونی بێت لە حاڵەتێکا پۆتاسۆمیان بەرز بێت یوریا و کریاتینیان بەرز بێت پێویستیان بە غەسل بێت لەو حاڵەتانەشە ئەتوانن غەسل بکەین ینی زۆر باشە. باسی ژمارەی کارمەندەکانمان کرد کە چەند کارمەند لەوێن کارەکەات 20 کارمەند بۆ 22 کارمەندین بە هەردوو ئەو شەفتانێک کە ئایگۆڕ و ئاڵوگۆڕی پێکەن ئەلاتە لە ڕووی ژماری کارمەند و هیچ کێشەیەکتان بۆ دروست نەبووە کەمە ینی بۆ بەشەکەمان چکە هەنێ کارمەندمان هەیە لە ئیجازەیان نەگەڕاونەتەوە هێشتا بەڵام توانیمان ینی بەشەکە کۆنتترۆل بکەین و هیچ هیلاکی و هیچ ینی ماندووبوونێکمان پێوە دیار نەبێت. باشە کە گۆران پێ خۆشە باز لە ماف و هەروە ئیمتیازاتی کارمەندی بەشەکەی ئێوەش بکەین ینی ئەمە لە ماوەیە زۆرترین ینی باسیۆمان کردو بە تایبەت لە ماوەی بایکۆت و پێنەدانی موچەوە و بەدەر لەوە کە زۆرجار گلەی کراوە لێرۆ لەوێ لەلایەن کارمەندان و پرسیشکە دڵسۆزەکانیشەوە کە ماف و ئیمتیازات زۆر نادرێ بە کارمەندانی تەندروستی واتە ئەو حەقی ئەو هیلاکی ماندووبوونی بۆ ناکرێتەوە یە لە ڕێی ماف و ئیمتیازاتەکانتانەوە تا چەند هەموو شتێک ڕەچاو کراوە لەگەڵەوەیە بەداخەوە بۆ ئەو حاڵەتە هەم لە وەزارەتی تەندروستیەوە هەم لە بەڕێبەراتی تەندروستیەوە بەڕاستی ینی ئەو بەشە وەکو ئیمالکردنێک ئیمال کراوە هیچ گوێپێدانێکی پێ نادرێت لە ڕچیۆ ئیمال کراوە ینی بۆ نمونە ئێمە لەم دوو لەم هەموو حاڵەتە هیچ بایکۆتێکمان نەکردووە ڕۆژن لە ڕۆژان نەوەزیری تەندروستی نە بەڕێبەری تەندروستی سلێمانی یەکێکیان نەهاتوون یعنی خۆ کارمەندەکان بۆ ئەو شتە نەیان کردووە کە یەکێک بێت دەستخۆشیان لێ بکات بەڵام بۆ یعنی وەرەبەرزیەک بۆ کارمەندەکان بەهاتنە پیرۆزباییەک یان دەستخۆشیەکان لە کارمەندەکان کردایە کارمەندەکانمان ئەوەی تر وەرە بەرزتر و ئەوەی تر پاشتر ئیشیانەگرت بەڵام بەداخەوە تا ئێستا کەسیان نەهاتوو وەکو خۆتان هیچ داواکارێکتان پێشکەش کردووە یاخود ئەم گلەی و گازندێتان گەیاندووە لە ڕێی بەڕێبەری خەسخانەکەەوە بەڵەگەیاندومانە بەڵام هیچ وەڵامێکمان نەبوو هیچ وەڵامێکتان نەبوو هیوادارین ینی کێرە ببێتە لێرۆ پەیامەکەتان بگاتە شوێنی مەبەست ئیشاڵاوە هەروەها حەقی ماندووبوون و هەروە ماف و ئیمتیازاتی خۆتان پێ بدرێت بە ئێوە بە هەموو کارمەندانی تەندروستیش شکە بگومان ئەو کاری کێوەیکەن هیچی کەمتر نییە لە کاری دکتۆرە بەڕێزەکان کاوانی زۆر بدڵسۆزانە کارەکان پێکەوە ئێوە وەکو بازنەیەکی گیرێدراون ینی کارەکانتان تاوکاری یەکتری وەکو تیمەکانی لەو بەشە ئێمە وەکو لەگەڵ دکتۆرەکان لەگەڵ کارمەندەکان هەمووی وەکو تیمێک ئیشەکەین و تیمێکین ینی بۆ بەیەکەوە ئەبێ ئیشەکان بەڕێکەین بەتاکید زۆر ڕاستە کا گۆران ئەمێ باسی ئەو بکەین کە باسلۆ کرد کە بێجگە بێگومان لە نەخۆشخانەی شار کۆمەڵی سنتەرێکی هەیە کە لە نەخۆشخانە حکومەکانن کە بێگومان هەموو ئەو کارانەی کە بۆ نەخۆشەکان ئەکرێت بەخۆڕاییەوە تا هیچ بڕەپارەیەک لە بەرامبەر ئەو کارانەی کاکرێت لە هاوڵاتیان وەرناگیرێت لە نەخۆشخانەی شاری شار بۆ شێوەیە لە نەخۆشخانەی شار و هەموو سنتەرەکانی تریش هیچ بڕەپارەیەک لە نەخۆشەکان وەرناگیرێ و بێ بەرامبەر بۆ هەموو نەخۆشەکان ئیشەکانەکرێت
دەستان خۆش بێت بگوانە هەما هاوکارێکی باشی ئەو نەخۆشانەکرێت چکا پێما بکە غەسلی گورچیلا مەسروفاتێکی زۆر ئەخاتە سەر نەخۆشەکە وارووا خێزانی نەخۆشەکە کە بڕەپارێکی زۆری تێچە دەگەل لە دەرەوە بیکات بەتەکید ئێمە چەند جاریش داوامان کردو سنووقێک دابنرێت بۆ وەکو چۆن سنووقی ژێرپەنجە دانژا سنووقی دابنرێت بۆ نەخۆشانی گورچیلە چونکە هیچ شتێکی کەمتر نییە لە نەخۆشی ژێرپەنجە نەخۆشانی گورچیلە چکە نەخۆشەکانمان زۆربیان مەسروفێکی زۆر ئەکەوێتە سەریان ئەو نەخۆشانە زۆربیان ڕێز عیلەکە تووشی ئەم نەخۆشیە ئەبێت کە تووشی نەخۆشیەکە بوو ناتوانێت ئیش بکات لە دەرەوە ئیشکردنی ناتوانێت لەبەرەوە مەسروفێکی زۆری ئەکەوێتە سەر هەم لە ڕووی سەردانیکردنی دکتۆر هەم لە ڕووی فەحسەوە چکە مانگانە ئەبێت فەحس بکاتەوە ئەم نەخۆشە جارێ ئەو گەر نەخۆشیێک بێوێ زەرع بکات کولفەیەکی زۆری تێ ئەچێت چەند جار داوامان کردووە کە سنووقێک دامنێت بۆ نەخۆشانی گورچیلە بۆ هاوکاری نەخۆشەکان بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ ڕەزامەندێک دەرگەم پەیامەش لێرۆ بگات و هاوکارێکی ئەو نەخۆشانە بکرێت ئەگەر پێویستیان بەزەرە بێت کا گۆران ئەمە باسی بکەم کە زۆر جاریانی پرسیارەکرێت کە ئایا تۆ لە چ کاتێکە پێویستت بە غەسلی گورچیلەیە یاخود هۆکارەکانی توشبوون بەمە چییە هەنی بەپێی ئەوەی کە ئێوە لەناو نەخۆشەکانن و ئاگاداری بارودۆخی نەخۆشەکانن بەتەکید هۆکارێکی دیاریکراوی نییە سزبوونی گورچیلە هەنێ هۆکاری هەنێکیان بۆ ماوەیە نەخۆشەکان بۆ ماوەیە و بۆی ماوە ینی لە باوانیەوە یان لە دایکەوە یان لە باوکەوە نمونەی واشتان لە هەبووە نمونەی بەتەکید هەمان بووە چەند کەسێک لە عیلەکەیان تووشی ئەم نەخۆشیە بوون دووهەمین هۆکار شەکرە و زەخت نەخۆشی شەکرە و نەخۆشی زەخت کە هۆکارێکی ڕئیسین بۆ سزبوونی گورچیلەکان ئەم حاڵەتانە دروزەبێت هەنێک کات هیچ نیشانەیەکیشی نییە لە پڕ نەخۆشەکە چێت فەحسەیەکات دەرەکەوێت کە سزبوونی گورچیلەی هەیە لەو حاڵەتەیە پێی ئەزانێت زۆربەی حاڵەتەکانمان نیشانەی نییە ئازاری هیچ زۆربیان هەز بە ئازار ناگەن هەبووە نەخۆشمان هەبووە هەرچۆ فەحسێکی عامی کردو بۆ خۆی دەتی بۆنیە زۆر کەسەیە 6 مانگجارێک فەحسەکات چوە فەحسی کردو لە پڕات دەرکەوتو کە سزبوونی گورچیلەی هەیە کادا پشکینە گشتیە زۆر گرنگە حاڵەتیان گرنگی پێ بدەن هەموو کەسێک بتوانێت 6 مانگجارێک 3 مانگجارێک بتوانێت فەحسێکی عام بکات بزانن هیچ کێشەیەکی نییە دەستان خۆش بێت کە گۆرانگیان ئەگەر شتێک ما بێت باسمان نەکردبێت لەسەر بەشەکە یاخود ئەگەر داواکارێکیشتان هەبێت زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ گەلی کوردستان بۆ ئەم دەرفەتەکە ڕاستاندیان هیوادارین ئەو پەیامانە بگاتە شوێنی خۆی و جێبەجێ بکرێت سپاس بۆ ئێوە هیچ شتێکی ترمان نەماوە دەستان خۆش بێت هیوادارم کە بەردەوام بن ماندوو نەبن لە شتان ساخ بێت لە هەموو بارودۆخەکە ئێوە کارەکەن و کارەکانتان ناوەستێت دەستخۆشیمان بۆ ئێوە بۆ هاوکارەکانتان زۆر سپاس بۆ زۆر سپاس بێوەش بەڵێ بینەرانی خۆشەویستی وادارم کە سووتان لەم پرۆگرامەی ئەم ڕۆژمان بینی بێت لە زانیارەکانی کاگۆران و زانیاریتان لەلا هەبێت لەسەر بەشی گورچیلە لە نەخۆشخانەی شار کە کێنەوە کەسانی کە سەردانەکەن و کارەکانیان چۆنە دووبارە هیوای لەش ساخی و سەلامەتی بۆ گشت لایەکتان نەخوازم سوپاس کە تا ئێستا بینەرمان بوو نێوارێکی خۆش بۆ گشت لایەکتان ماڵتانەوە